وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. من بەهۆی کارێکی ئەمەرجەنسی کە بۆم پێش هات نەمتوانی لەسرە و وەختە مقڕەرێک کە وعدمدا بوو ئەو دیبەیتەیەم شەو بەردەوام کەم. گەرچی بوو بە درەنگان و بیرم لێ کردەوە کە فرە کەسێکە چاوەڕوان بووگە حتمما ناڕەحەت بووگەن و لەم خولفە وعدە تەئسیری تیان کردگە، بەڵام امیدوارم ئێوە بە گەورەی خۆتان بوەخشن و ئێمە دەست پێ یەکەین. سەبەبی ئەوەی کە من متقاعب یان ئەو کەلمە غەڵەتەی کە لە حەلیمە بەکاری ئەوەن پێژن دوا بە دوا، متقاعبە ئەو اتفاقەی کە کەوت، یعنی خۆپیشاندانی خوێندکاران. جا دوێ کە مەسرور بارزانی ئەیوت خوێندن بخوێنن، ئەم تەلاشە بۆ سەقەتکردنە زوانە خەڵکی. بە هەر سوورەت ئەمانە یەک سری فایلیان داگەسە دەرەوە. ئێمە لە سەرەتای ئاخێزە کوردەوارە سربەخۆ هاتین وتمان دەسەڵات هیچێک نییە بێجگەل لە وەهمێک کە لە خیاڵی توا دروسیەکە. دائیمەن ئەم وەهمە دەستکاری ئەکرێت تا هەموو ڕێگایەک و هەر ڕێگەیەک کە تو فکرەکەی ئەتوانی لەم دەسەڵاتە تێپەڕێنی لە زەهنتۆ لە مێشکە توە ببەسرێت. ئەو جۆرە دەسەڵات بەردەوام ئەبێت، دەسەڵات هەتایی ئەوێ. بۆی تو ئەوێنی لە ئەکسەریەتی وڵاتەکانی دنیا دەستگاگە لە ئەمنیەتی و ئستخباراتی بۆ لابردنە تەهدید بە معنای دوژمنە دەرەکیە مردمێک نییە، لە ئەسڵا دەستگاگە لە ئەمنیەتی بۆ هێشتنەوە درێژە پێدانە دەسەڵاتن. ئێمەی ئومەت کوردی و بە تایبەتی ئەم بەشەی قەومی ئیتنیکی کوردە لەبەر خاتری ئەوەی کە ئەزمونمان نەبووگە و دائیمەن لە پراوێزە کۆرپۆریشنە دەستکردەکانە سەرزەمینە خۆمان بووین و ئەوەی فێرمانیان کردگە هەڵە بووگە و ئاوەژوو بووگە تەعبیر و تێگەیشتنێکی ئەو تۆمان لە دەسەڵات نییە. ئێمە لە دیبەیتەکان ئاخێزە کوردەوارە سربەخۆ گەرەکمانە ئەو جۆرە زەهنیەتە، ئەو کامنسنسە یا ئەو هەستە گشتیە کە دەستکاری ئەکرێت کە بوومانی ئەگۆڕن ئەیخێنەوە سەر جێگەی خۆی. پس ئێمە ئیمشەو وەکو دیبەیتێک کە ئەوان قسەی خۆیانیان کردگە ڕوو بە ڕای گشتی کە ئێمە بین، ئێمەیش ئێنە گۆ و جواویانە دێنەوە. سەرەتا وا دەرئەکەوێ کە دەنگێک لە دانیشتنە خوێنکاران لەگەڵ پاڤڵ تاڵەبانی، یعنی پاڤڵ جەلال حەسامددین هاتکەسە دەرەوە. ئەگەر سرنجەتان دابێت بنەماڵەی مەسعود مسەفا کە بکاتە بنەماڵەی بنەجووی ئەو سەلامە جوولەکە، ئیسراریان هەست خۆیان بکەن بە بارزانی تا 7 عەشیرەی تری پێوە بگلێنن. بەڵام لە یەکێتی نیشتمانیە بەهۆی ئەوەی کە یەکێتی هیچێک نییە بێجگە لە جەلال تاڵەبانی نەوێت، ئیسرارە بەرهەڵگرتنە تاڵەبانی چ لە لایەنە لاهور و چ لە لایەنە پاڤڵۆ ئەبینرێت. مەسەڵەن لاهور نووساگەیسی نەی نووساگە لاهورە شێخ جەنگی، نووساگەیسی لاهورە تاڵەبانی، لەبەر ئەوەی وەجهە مشتەرەکی لەگەڵ جەلالە و بیرە تۆ بێنێتەوە. پاڤڵ لەو زرنگترە، پاڤڕ کوڕە جەلالە، ئەنووسێ پاڤڵ جەلال تاڵەبانی. بزانە تاڵەبانیەکە ئەوە بەز مێشکە ئێمە ئەگەیەنێت مەشروعیەتە کوڕە ئەمانە و میراس خوەربوون ئەگەیەنێت. بۆیە لاهور شێخ جەنگیەکە نانووسێت، تاڵەبانیەکە وا ئێمە ئەی ناسین ئەی نووسێت، و پاڤڵ تێت گولەی خەلاس ئەدالێی
جەلالەکەی فێ ئیزافەکە. جەلال چکارەز؟ جەلال ستونە یەکێتیە نیشتەمانیە. ئەمە تەکنیک گەلە پڕۆپاگاندای گشتین. ئۆکەی، دەست پێەکەین. ئێستا زاهرەن دەنگێک بڵاو بگەسۆ کە دەنگ خانمێکە لە حزورە پاڤڵ تاڵەبانی ئێمە جوابیە دەینەوە. با گوێ لێ بگرین. ئێوە دەنگێکی ڕەسمیتان نەبێ چۆن ئەتوانین شتەکانتان بڵێ کۆمەڵێ خەڵ نووسیر کە ئەمانە هەموو کێشە لە دەخلەکانە بوونی هەیە. خوا بێ زەحمەت عەزێت نەبێ پێشەوەی باسی کێشە و شتەکان بکە ئێمە ئەلەو بەربووم پێشەوەی هەیە قسە بکەین تۆ پێشێ مازانی کێشەکان چییە بەس پێشەوە مێ شتێک لە تۆ بپرسم تۆ ئێستا پێدووتین لە هەشتی مانگەوە ئێمە بووینەتە حیزب ئەشەیەک شتەکان چارەسەر بکەن چەند ساڵە ئێمە چاوەڕێن چارەسەر بکرێ چارەسەریش نەبووە مناڵێکی بەشکە بنێت تاگە بە پیترین کەسمان ئومێدی بەم حیزبانە نەماوە ئۆکەی ئومێدێکی ترمان بە ئێوە بەخشی باشە ئەو ئومێد ئەبەخشین بە ئێوە یەکێتی بێپارتی بێ من قەنەعەتم بەوە نییە لە کوردستانە ئەبێ حیزب بگۆڕە ناگۆڕە ئەبێ چاکسازی تیا بکرێ چکە بەدیلمان نییە بۆ ئێوە عەفوون کە بە قسەکان تەواو بکەم بەدیلمان نییە بۆ ئێوە بەدیلی بەعز ئێوە بوون بەڵام بەدیلی ئێوە شکر هیچ کەسێکی تر لە شوێنتان نییە ئەبێ چاکسازی لە ئێوە بکرێ ئێوە دادەگیان ئەوەی ڕای سپاردووی ئەو فەرمایشاتانە بکەی بزانە ئیستا من دەری ئەخەم بۆ ڕای گشتی تۆ ڕایان سپاردگی ئەم قسانە بکەی خۆ خەڵک هەمووی تێئەگا تۆ دەست کردی خەڵک تێئەگا تۆ قسەیان فێرت کردگە تۆ لێولاژی تۆریاگی خەڵک گەڕێت و ئێژی متمانەتان پێ ناکەین و متمانەیەکی ترتان پێەکەین مەسەڵەن میتمانەیان پێنەکەی دادەگیان چیتر ئەتوانی بکەی چیتر قەپ ئەگری کەلەیان لێ ئەدەی سنگیان لێ ئەدڕێنی دوعایان ئەکەی سنگیان لێ ئەکوتی چیان پێ ئەەکەی تۆ خەریکی ئەم قسە بۆ ئێمە ئەەکەی بۆ پاڤڵی ناکەی بۆی لێو دوایش بەناوە بخاترەوەی خەڵک گوێ لێ بگری و ئەم دەنگە هاتووکەسە دەرەوە تۆ هەڵ ئەگەڕیت و ئێژی ئێمە بەدیلمان نییە و حیزب لە کوردستان لە بەی ناچێت و من باوەڕم نییە و دەبێت چاکسازی بکرێ و سەرەتا ئەمە عەتفە بکوێز عەتفە بە کامە ماسەبەقە عەتفە بە ئەو سەرەتایە ئەووەڵەسە سەرەتای ئەووەڵ کە دەست پێ ئەەکەی ئێژێ تۆ وتت لە هەشتە مانگ و ئیتر حیزب هەیە ئەمە خەریکی پڕۆپاگاندا بۆ پاڤڵ ئەەکەی یعنی خەریکی ئێژی تا هەشتە تەمووز ئەوەی بووگە لاهور بووگە و حیزب نەبووگە و باندێکی مافیایی چەتەی دزی پیاوکوژوگن ئیستا ئەمە چاکسازیە وا پاڤڵ وتکێسی و ئەلحەمیلا کێشەی ئێمە ئەمە وگەسە تا ئیستا ئەمانە حیزب نەوگن لەمە و بەدووە ئەمانە ئەوەنۆ حیزب پاشان هەڵ ئەگەڕیت و ئێژی ئێوە بەدیلتان نییە یعنی ئاڵتەرناتیڤ ئێوە بەدیلتان نییە بەڵام ئێوە خۆتان بەدیلە سەدام حسەین بوون من نازانم دادەگیان تۆ تەمەنە چەند ساڵە نازانم چەنێ ئەقڵە ئەگا بەڵام ئەگەر تۆ نوێنەر و سەرکردەیە خوێنکارانی بەدا و حاڵە ئەوانەی کە تۆ سەرکردە و نوێنەر و نەمایەندەیان بزانە ئەم بەشە سووکەی کە کردە بەرامبەر بە خەڵکە ئێمە ئەم حیزبانە بەدیلە چییە سەدام حسەین بوون بەدیلە چی بزانە تۆ وەختێ سوسیالیزمت هەست سوسیالیزم بەدیلە سەرمایەداری بوو یعنی سوسیالیزم وەختی ئەدا لە سەرمایەداری و نەقدی ئەکاتۆ ئەو جار خۆی و جامعەیە سوسیالیستی بە عنوانە بەدیل معرەفی ئەکا تێگەیشتی فەرقەکەیان وا لەکوێ ئیشتە فەرقەکەیانە بۆ ئێژم
چۆن ئەمانە بەدی لە سەدام حسەین بوون؟ سەدام حسەین سیستەمێکی سۆسیالیستی بوو، ئەمان سیستەمێکی لیبراڵن. مەسەلەن سەدام حسەین ئەیوت دەوڵەت دەبێ گەورە بێت. سەدام حسەین لە هەموو کارێکە دەوڵەتی دخاڵەت ئەدا بە تایبەتی لە ئابووری. بۆیە سەدام حسەین نەوتی ئەفرۆشت بایعی ئەدا بە خەڵکی. سەدام حسەین نەوتی ئەفرۆشت خانووی ئەدا بە خەڵکی. سەدام حسەین مستەشفای بە بەلاش ئەدا بە خەڵکی. سەدام حسەین ئەوەی زەواجی ئەکرد پارەی پێ ئەدا تا زەواج بکە 1000 دیناری پێ ئەدا. ئەمە هەمان شتن وا خەڵکەکەی ئێوە ئیستە حەسرەتی سەدام حسەین ئەخوا. ئەمان چی بوون؟ ئەمان هاتن وتن سەدام حسەین نابێ بایعی بە، دەوڵەت زۆر گەورەیە، هەموو شتێک لەم کۆمەلگا بووە بە دەوڵەت، گشتی بووە بە مەعاشخوەرە دەوڵەت. سیستەمە لیبراڵی ئێژێ دەوڵەت ئەبێ حتا ئەتوانێت چکۆلە بێتەوە. و بەجێ ئەوەی کە دەست بگرێ بە شارڕەگەکانە کۆمەلگا و ژێرخانەکانە کۆمەلگا، ئەمانە دەبێ ئەهلی بکرێنەوە، خصوصی بکرێنەوە. بزانە ئەمە تەناقوزێکی گەورە لە تۆ دروست ئەکات دادەی لە چەکوەسەر، وا بۆ دەرماڵانە هاتکیتە دەرەوە لە حکوومەتە حەلیم خۆتە پیشانداگە ئیستە لە بەرامبەر لە پاڤڵا خۆ ئەپیشێنی. ئەمە حکوومەتە سۆسیالیستیە، ئەحیانە نیمچە سۆسیالیستیە. سەدام حسەین نییە بایعی بات و دەوڵەتە ڕفاهوێ بە شکڵێک و حمایەت لە تۆ بکا، خوێندن بەلاش بێت و سەحە بەلاش بێت و خۆراک بەلاش بێ. ئەمانە دەوڵەتە نێئۆلیبراڵین. کەرتت تایبەتیان گەرەکە تۆ گەرەکتە بخوێنی دەبێ پارە بدەی و بخوێنی. حاڵیت بوو. ئیستە ئەمان چۆن بەدی لە سەدام حسەین بوون؟ و تۆ بەدی لە سەدام حسەین بووی، یعنی لەکوێ چ شکڵی بەدی لە سەدام حسەین بوون؟ دەیخۆ ئیستە ئێوە هەرچی ئەزریکێنن بایعیتان گەرەکە و غازم بەلاشتان گەرەکە و کارەبای بەلاشتان گەرەکە، موچەی بەلاشتان گەرەکە. گەرەکتانە ئیش نەکەن و تێنە ئەوروپایش گەرەکتانە بێنە ئەوروپا پارەی سۆشیال بگرن. وانیە دادەگیان. بۆ ئەم درۆ گەورە ئەەکەی یەکێتیە نیشتمانی مەگەر حیزبێکی سۆسیال دموکرات نییە، مەگەر نییە. پارتی مەگەر حیزبێکی سۆسیال دموکرات نییە، مەگەر لە کۆڵەکەی چەپ نەهاتگنە سەر دەرەوە. بەدی لە چییە سەدام حسەین بوون؟ ئاخر دادەگیان ئێژێ ئاغایەوە بە نۆکەرەکەی وتی هەتی و هەڵسم 2000 شەقە تێ هەڵدەم. نۆکەرەکەی وتی قوروان یا تۆ حەسێب نازانی یا 2000 شەقەنەوە شەنگە. عەزیزم تۆ قسەیەکە نازانی بیکەی بۆ ئەیکەی، بۆ خۆت تەڕۆ ئەەکەی، بۆ حماقەت خۆت دەرئەخەی. تۆ خوێنکارێکی ڕەوزەی نەزان کۆ. بزانە ئێستا من لەسەر قسەکانی ئەویەکی خوێنکارەکەی تر تێم باس زانکۆ ئەەکەم، یعنی دانشگا، یعنی یونیڤەرسیتی. بەحسی ئەەکەم کە چییە یونیڤەرسیتی و ئێشی چی بێت یونیڤەرسیتی. تۆ ئیستا هاتی چیت کرد دادەگیان؟ تۆ کارە گەورەیەکت کرد. کارە گەورەت ئەوە بوو بە خەڵکە کوردەوار بێژیت دەسەڵاتە حکوومەتە حەلیم الإقلیم الکوردستان هەتایە ناڕوخیت، چون بەدیلی نییە. ئەمانە چییە بەدی لە سەدام حسەین بوون؟ سیستەمن، بەرنامەن، پرۆژەن یا دزن. دزێتر لەمانە خاستر پەیا ناوێت. لە ناوە ئەم مەردمە پەیا ناوێت لە خولە سەناوی و
لە پاڤڵ و لە مەسعود مسەفا و لە مەسرور مسەفا باشتر بدزێ. کەسی تر دزی نازانێ ئەمانە نەوێت. کەسی تر ناتوانێ خەڵکی داپڕۆسێنێت و خەڵک خەدەماتی نەوێت و کارەبای نەوێت و کابرا بوجە بگرێ 100 میلیارد دۆلار بێت 2 میلیۆن دۆلاریشی خەرجی شەقام و بینا بکا. بێژن چیت کردگە بێژێ ئاوەدانیم کردوانێ. ئاوەدانیشی بە چی کردوانێ؟ شارەکی دروست کردگە و بینا لە هیچ کوی دنیا بە بینا دروستکردن نایژن ئاوەدانی. تێگەیشتی؟ خۆ ئیستا ئەمانە بەدیلە چییە سەدام حوسێن بوون؟ بۆ هەروە لە خۆتان و قسە فڕە ئەدەن، بۆ هەروە لە خۆتان و قسە ناهەجون و فڕێ ئەدەن. تۆ کێی ئەم قسە حەلەق و بەلەقانە ئەەکەی دادەگیان؟ کێی تۆ؟ ئەزانی تۆ چۆن جاسووسی و خائنی بە مردمە بەو جۆرەی کە زڵم و تاریکی ئەهێڵیتەوە خەڵک ئەبەیتە ناو ژیانت درۆ. خانمە خوێنکار، ئەزانی بۆ عیلم بۆ مردم، عیلم بۆ مردم جێگەی ڕسپێکت و ئەحترامە. ئەزانی بۆ؟ لەبەر ئەوەی عیلم ئیدعا ئەکات دەستگاهێکە کە لە ناویە واقعیەت و حەقیقەت تێتە دەرەوە. واقعیەت و حەقیقەت تێتە دەرەوە. لەوەی کە ئێمە گەرەکمانە نەخەڵەتین، عیلم ئیحترامی بۆ دائەنین، چون هەرچی عیلم بێژێ قبوڵی ئەکەین. دەی ئیستە تۆ ئەگەر ئیحترامێکت بوێت ئیشێ بۆ خاتری واقعیەت و حەقیقەت بێت بتوێت، تۆ بۆ لە درواژیان ئەەکەی خەڵک ئەخەیتە باوەشت درۆ؟ بۆ ئەم کارە ئەەکەی؟ چی دەست ئەگرێ دادەگیان؟ تۆ ئیستە بە من بێژە تۆ شایستەی ڕێزگرتنی، تۆ شایستەی ئیحترامی. مەگەر ئێوە ئیحترام و ڕێزگرتن سواڵ ناکەن لە خەڵکی. ئیستە تۆ هەی شایستەی ئەمە هەی؟ هەیتە تۆ نەدوت ئەمانە چۆن بەدی لە سەدام حوسێن وگن، چۆن بەدی لە سەدام حوسێن وگن. با بێنە سەر کورد بازیەکە. ئەم سێ مەحافزە ئیستە ناوی ئیقلیمە کوردستان الحەبیبە، مەگەر وەختە خۆی ئۆتۆنۆمیەکەی شیمال الحەبیب نەبوو، مەگەر هەر ئەم سێ مەحافزەیانە نەدا، مەگەر ئێوە بە زووانێ فاسۆمی یعنی کوردی نەتان ئەنووسی، مەگەر ئێوە خەدەماتە دەوڵەتیتان نەئەگرت، مەگەر ئێوە بایعی و ئەم جۆرە شتە بەلاشانتانە نەئەگرت، مەگەر نەتانەگرت، کێ کاری پێتان بوو؟ ئیستە چی ئیزافە کریاگە؟ بە ئێوە چی ئیزافە کریاگە لەم کورد بازیە کە ئەحیانەن بۆ کورد کارێکیان کردوێ؟ مەگەر ئیستە ئەلئیقلیم الکوردستان العێراق بەشێک لە دەوڵەتە عێراق نییە، مەگەر جزءە تەمامیەتە ئەرزیە عێراق نییە، مەگەر نییە. تۆ چۆن فکرەکەی چۆلەکە ڕەنگ ئەەکەی بە نرخی سەیرە و بولبول ئەیفرۆشیتەوە بە ئێمە؟ دادەگیان چۆن تۆ فکرەکەی توانێ و کارە بکەی؟ بۆ پێت وایە لەم ساحە ئینسانی تیانیە و وەڵامە ئێوە باتۆ؟ جا ئیستە دیسانەوە گوێ بگرن لە لاژەلاژ و درۆی ئەم خانمە کە نازانین کێس. ئەتوان نومێت بم بە ئێمە کە چاکسازی ئەکرێ و چاکەکرێ، ئێگە چاک نەکرا ئەتوانن بەجێ بێڵن؟ ئێوە؟ ئەگەر ئەخر ئێوە ئێمە هەمومان هاتوین گرفت و کێشەمان زۆر زۆرە، ئەشزانین بە قسەکردن زۆر چارەسەر نابێت، بەڵام ئێوە ئومێدێکی بچووکتانیان بە ئێمە ئەشێشتەکان بگۆڕە چارەسەر ببێ. ئەگەر چارەسەر ببێ بەخوا تۆ لە پێش منۆزانی کێشە چییە؟ تۆ لە پێش منۆزانی کێشەی مەکتەب چییە؟ زانکۆ چییە؟ مامۆسا چییە؟ تەلەبە چییە؟ داخلی چییە؟
پاڤڵ تاڵەبانیش جواوی ئەدات و دوودەنگی خەریکن بۆ یەک ئەخوێنن. ئەژێ ئەگەر جێبەجێ نەکرد و چاک نەبووەتە وانیێ جێی تێڵی ئەوش ئێژێ لە خوامە یانم های بارێکی فرە قورسەوە سەرشانم و خوا هەڵی ناگرێ من نەوم شەوانە خەوم پیا ناکەوێت تا بەیانی لە خەمە ئەم مردم و پلان و خوتەدا ئەنێم ئەم ئومەت و کوردیە چۆن بە سەعادەت بگەێنم و بە خۆشبەختی بگەێنم و دەسەڵاتێکی بتەوی دەوڵەتیان بۆ دروستکەم و تەهدید و ئێرعاب و کوشتن و بڕین و توانەوەیان لێ دوور بکەم و فرە قورسە ئیشەکە فرە قورسە پارووە کەواو بخۆیت و فاسۆلیاکەیتە خوارەوە بەسەر قۆزییا و ویسکی بخۆیت و فرە قورسە پارە پالەت بدزی و هەڵیگری بیخێتە ناوە ئەم بانکانەوە خوا هەڵی ناگریم و تاقەتمان نەماگە. مەسئولیەتێکی فرەستەختە لە خوامە بەجێی بێڵم کاکە بەجێی بێڵە چی بەری پێتگر کە بەجێی نێڵی مەسئولیەتە ئینسانیت مەردانەگیت کوردبوونت کورە تۆ لە کەرکووکە پاڤڵ وەکو ئەنتەر دەرەچوویت 154 هەر ئەم قەوم کوردتە بەجێهێشت لە خانقەین خەڵکەکە خۆی چوو تێ هەڵدانە هەشت و شەعبی بکە تۆ وەکو کێچ دەرپەڕیت ئیستە مەسئولیەتەکە فرە سەنگینە خەو پیا ناکەوێ بۆم کوردە ئای پاڤڵ بابە ئێوە خۆتان مەسخەرەن یا تەماشاچیە ئێوە شانووی سەخیف تەماشاکە ئەوەنە شانووی سەخیفیان سیر کردگە ئەوەنە حەمەد دەمبڵ و مەمەد دەمبڵ قسەیان کردگە بۆ ئەم خەڵکە گشتی بووگەسۆ شکڵم مەمەد دەمبڵ ئەرێ ئەیزانیت چۆن بۆ نمونە زانکۆکانی خۆتان کە ئەوانەی خاوەنین زۆر باش بەڕێوە بە کوالێتی بەرز و بە هەموو جۆرێک ئەتوان ئەوانەیە مەژوا لێ بکەن پێویست ناکە ئێمە ڕخنە بگرین. تۆ باسی مدمانەت کرد لەگەڵ حیزبەکان من سپاس دەکەم وا بەڕێز وتت وانە ڕقیان لێمانە 65% دەنگدەری ئەم وڵاتە بێزی نەهاتووە دەنگ بە یەک حزب ئومێد بوو بە تەڕاتێن و نەمایشە سیاسی چیمان بۆ ئەکەن زانکۆکانمان وەکو ئەوانی تری پێبێ لە کوالەتی یعنی ئیستە خواستە ئێوە چییە؟ ئێوە داوا ئەکەن بوجەتان بۆ اختصاص بن ریسەرچکەن بڕۆن مەسەڵەن لە بەشە علومە ئینسانیە دانیشن لەسەر کۆمەڵگای کوردی ریسەرچکەن بەڵام ئیمکانیاتتان نییە داوای چی ئەەکەی تۆ ئەسالونە میکیاج هاتکیدا دەیان داوای مجەفیفەی بەرقی و سەندەلی ئەەکەی یا وایتە زانکۆ پێگەیە کە ئێشێ عیلم بەرهەم بهێنێ تو داوای چیەکەی کورسی ڕاحەت و فوی پانکە و داوای پارە و داوای چی ئەەکەی لە زانکۆ کوالەتیەکەی چۆن ئەچێتە سەر و زانکۆ کە پاڤڵیش پێزی 160 دەنگیان نەدا ئومێد نییە خراپترە لەوە ڕقیان لێمانە تااقەتیان چووە لێمان تااقەتیان چووە لەم دەم و چاوانە وەڵڵا بنەزانم تەلەڤیزیۆنەکەنەوە یەکێک لە مەطلەبی سیاسیەکانی من لەو تەلەڤیزیۆنە دەرەچێ قەڵاتەکە ئەگۆڕم وەڵا بزەبت زۆر خراپترە لەوەی کە جەنابەت باسی بەڵام با من یەکشتی تریشتان پێکمان لە هەشتی مانگەوە وەڵا قێزیان تێتۆ لێمان وەڵا سەر و دەم و چاومان ئەوێنن دێکاکە خۆت میکیاجکە ئیستە خەریکی خۆت میکیاجەکەی ئیستە تۆم قسانەکەی زەڵفەکانە درێژ ئەوێت کاکە پاڤڵ ئەحیانەن سمێڵەکانە ڕەشتر ئەوێ کاکە پاڤڵ ئیستە تۆ فکرەکەی ئەم خەڵکە خەریکی ئەخەڵەتێنی ئەم خەڵکە قینیان تۆ تێ لە تۆ نەفرەت ئەکەن لە تۆ دەرفەتێکی ترتان پێوە بن تەوبە بکەن نەسوحە ناوە حەمامن تەوبە ئەکەن لە دەرگای ئەم مردمە چی ئەەکەی ساحری ئەەکەی چی ئەەکەی کە ئتفاقەکە ئەگۆڕیت چی ئەگۆڕی کێشەکە هەنت چییە مشکلەکە وا لەکوێ مشکلەکە ئەمەسل تا پێش لە 8 تەمووز حیزب نەبووی دوای 8 تەمووز بووی تۆ حیزب
ئیستەیتە خوا هەڵی ناگرێ لاهور لاچوو دەڵەتزی لاهور و براکانی لاچوو ئیستە تۆ خاسی ئەەکەیتۆ وەکو باوکە چی خاس ئەەکەیتۆ کوێ خراو بووگە کە خاسی ئەەکەیتۆ ئیستە تۆ کونەکە دۆزی گەسۆ دەرماڵانە نادەن و خوێنکار تێتە دەرۆ تۆ بانیانەکەیت و دەستێری تۆ مری سەریان و ئەوان و تۆ ئێژن خوا هەڵی ناگرێ و ئاڵترناتیڤ نییە و ئێوە ئێشێ خۆتان چاک بکەن ئەوی جێژێ ئەها چاکم کرد ئەها و دەرخواستە ئێوە بوو ئەوە نەو گرتم لە کلک لاهور و لاکو لاهور ژەهراوی وا مەلای ژەهراوی دروست کرد فڕمدا دەرەوە درۆسە بەخێرێ سەرۆکی ئەم حیزبە خەریکی چی بووینە؟ بە خێرێ من سەرۆکی ئەم حیزبم خەریکی چی بووینە؟ خوا هەڵی ناگرێ و کناراوە و توالتەوە من ئاگام لێ نەبووەم گشتە دزی و فزی و جنایەت و هاوکاریەتەکە دەوڵەتانە منتەقە و ئێمە هێزە سپای قوتس بووین و پرۆکسین و لاوە من ئاگام لێ نەبوو خوا هەڵی ناگرێت و ئەمرم نەمێنێ و داوەشێم بۆ خۆم چ سەرۆکێکم و تەوەجۆ ئەەکەی ئەمە خەریکە تەکە ئەقڵە ئێمە بازیەکە و ئێمەش عادەتمانە بەم قسانە و پوکاڵا و موێت و خوا هەڵی ناگری و عادەتمانە قسانەش نەفین قسەی لادی و عەشایری و دەرحەدە شوان و بزن و ئەوانە و داوەشێم بۆ خاتری خۆمەوە ئەمرم نەمێنێ بۆ خاتری 144,000 پێغەمبەر و نە 124 144,000 پێغەمبەر و چ سەرۆکە حیزبیەکەم شێخخانەی لالەسەر باشە انتخابات مفاوەزات لەگەڵ بەغا لە ڕۆژێکا من چیەکەم علاقاتی هەموو وڵاتەکانی دەوروبەرمان هێزی پێشمەرگە چیەکات شەڕی داعش گەیشتووەتە کوێ شەو ڕۆژ لەسەر خەتم لەگەڵ هەواڵ مەزلوم ڕێخستنەکانمان سفرن مەکتەبەکانمان سفرن مەڵبەندەکانمان سفرن حکوومەتەکەی لۆکەڵەکە وەڵا براخوا هەڵی ناگرێت لەسەر قاڵی هەر ناکرێت و ئیلاقاتی نێو دەوڵەتی و لەگەڵ داعشا لەسەر خەتین و کاکە مەسرور مسەفاتێرین و ئەوەنە سەرمان شلوقە ناتوانم سەرم بخورێنم خوا هەڵی ناگرێ داوای چی بکە داوای بۆنس بکە تۆ ئیستە خەریکی ئۆڤرتایم ئیشەکەی داوای بۆنس بکە بەشک و تۆزێ مەعاشەکە زیاکەین جایسە گوێ بگرن لەم یەکی گوێ بگرن لەم یەکی مۆعجزە ها بەلای ئەم یەکیوە لاوی خوێندکارانی ناڕازی سڵاو بەڕێزان سوپاس بۆ ئامادەبوونی هەمووتان ئێمە وەک خوێندکارانی ناڕازی کە لە ڕۆژانی پێشوودا بەشداری کارا و چالاکمان هەبووە لە گشت خۆپیشاندانەکان و هەوڵمان داوە ئەوانەی خوێندکارن ئەها من لە دیبەیتەکانە وتم دەوڵەتانە دنیا نوێنەرسازی بۆ ئێوە ئەکەن نوێنەرتان بۆ دروست ئەکەن مەسەڵەن یەکێک لە هۆکانێک یەکێتی پارتی پەکەکە کۆمەڵە دموکرات دروست ئەکرێت ئەینوان دروست ئەکەن بۆ مەردەمە کورد بۆ تا ئەمانە لە ژێرە ناو مەردەمە کورد و نوێنەرە کورد بێن بچن معاملات بکەن کاکە تۆ وەختی ئەڵێ کورد مەبەستت کێیە باجی ئامین و باجی ڕعنا و حاجی حەمەد تەقی و نازانم کێ و خو ناکرێ تۆ دەبی یەکێک لەمانە کۆکەیت و بانگی کەیت و بێژی نوێنەرە ئەمانیتە تا ئەو ئەگەر ئەتفرۆشی ئەتدا بەش و تەڵاقە ئەسێنێ ئەخنکێنێ ئەو بیکە تەوەجۆتان کرد کەس لەم دنیا نوێنەرە کەس نییە ئەم تێ هەڵدریاگە ڕیشقەشەنە نوێنەرە خوێنکارانە ئاغایانە خوێنکار ئەم ئاغا نوێنەرتانە ئێوە هەرچی شتە لەگرا قیت و قۆستان کردگەسە و لەم ڕیش زەریفە سەلامون عەلەیکم ئەوە خەریکین بەرز ئێژین ئێمە چین و خوێنکار چییە دابێنە سەرم کاورا پس بزانی نوێنەرسازی گەورەترین موشکلەس کە دوژمنان بۆ تۆی ئەکەن نوێنەرە بۆ دروست ئەکەن حیزب بۆ دروست ئەکەن کەسایەتیت بۆ دروست ئەکەن
ئەیکەنە نوێنەر خۆی سەقساکە نوێنەر یعنی تۆ نوێنەر بووی جزء ڕەحبەرانی تۆ هاتکی و عیدەیەکە کۆ کردەسەوە و تکتە خایشتان لێکەم و بێن خۆمان پیشان بدەین تۆ ئەم کارتە کردگە نازانم با وەڵامت بەنەوە خوێنکاران خوێنکار فڕەواکانمان بەو پەڕی هێمنی و ئارامی و مافی ڕەوا یعنی چی تێ هەڵدریاک مافە و ڕەوایی هەست ئیتر مافە ڕەوا و ناڕەوامان نییە وەختی تۆ ئیژی ماف یعنی ڕایت ئیتر ناوێت تۆ ڕایت ڕەنگ ڕایتە مافە ڕەوا یعنی چی یعنی من مافم هەسوو بەڵام ئەم مافیانە شەرعیەت هێز مافێتریان شەرعیەتی نییە یعنی من مافە ژیانم هەست بەڵام ئەتوانێت لە وڵاتێکی ترا مافی ژیانم نەوێت من ئەتوانم حەق مالکیەتم بوێت یعنی مافم مالکیەتم بوێت بەڵام لە جێگەیەکی ترا ئیمتیاز وێ حەق نەوێ مافە ڕەوا یعنی چی ئەم قسە حەلەق و بەلەقانە لەکوێ تێنی خوێنکار مافە ئەفەهمی خود کەلەمەی ماف معنای هەست یعنی شتێکە کە هەنە تۆس و کەس ناتوانێت لێتی بسێنێتەوە سرفەن بۆ خاتری ئەوەی کە ئینسان بە دنیا هاتکی مافە ڕەوا دوور لە هەموو جۆرێکی توندوتیژی و تێکەڵبوونی ئەجەندای حیزبی بگەێنی دوور لە هەموو جۆرێکی توندوتیژی کاورای کاول توندوتیژی یعنی چی توندوتیژی یعنی چی بێ تعریفی بکەرەوە توندوتیژی یعنی چی تۆ مەگەر خوێنکار نیی تۆ مەگەر سەرۆکارەتەکە عیلمانیە عیلم گەورەترین ڕادیکالیزم و توندوتیژیە بۆ لەبەر ئەوەی حتا ئیستەی ئەڕۆخێنیت گەورەترین توندوتیژیە تۆ ئەفەهمی توندوتیژی یعنی چی بە دوور لە هەر توندوتیژیە دەیەمە تۆ ئێژیتی تۆ مراوی قەلی خوێنکار نی پرسیار تووڕەییە ئەفەهمی حاڵی دەوێ وەختی تۆ ئێژی بۆ چۆن لەسەر چی چۆن وا ئەوێ یعنی تۆ چتە تا ئیستەیی باوەڕە تا ئیستەیی قبول ناکەی وە پرسیارەکەی تووڕەییە ڕادیکاڵە ئەقڵیە حاڵیت بوو خوێنکار خوێڕی بەلایەنی پەیوەندیدار ئەگەرچی هەندێک ڕووداوی نەخوازراوە نەشیا و هەوڵدانی بەمەبەست بۆ بەلا ڕێدابردنی خۆپیشاندانەکان بوونە هۆی شێواندنی پەیامی خۆپیشاندان بەلا ڕێدابردنی خۆپیشانەکان یعنی چی بەلا ڕێدابردن بزانە سەرەتا با بزانی ئەوەی کە پێی ئێژن خەباتێ مەدەنی ئێعترازات و خۆنیشاندان ئەووەڵەن تۆ بە من بێژە تۆ هەر ئەوەی کە نەڕوویی مجەوز بگری و ئیجازە بگری لە وەزارەتی ناوخۆک خۆپیشاندان بکەی پێشێرکاری یاسات کردگە ئەگە گەرەکتە بە زوانی یاسا قسە بکەی تی هەڵدریاک یعنی ئەگەر لە حەلیمە کوردستانە خۆپیشاندان مانگرتن یاساییە و ئەوان ئیجازە بە تۆ ئەدەن کە مان بگری تۆ غەڵەت کرد مادام داواکاریەکەت بنەڕەتی ڕادیکاڵ و تعبیر نەبوو لە بێزاریە لە دەسەڵات تۆ ئەتوانی بڕۆی مجەوزی یاسایی بگری هەڵسوکەوتە یاسایی بکەی بێژی دەرماڵانەمان نییە وەکو ئەنتەر خۆتە بە هاوردایەتە ناوەڕاستە سلێمانی دانیشتایتە بۆ کارتە نەکرد دەی تۆ ئیستە یاسا پێشێرکردگە لەم بریتانیا وایتە ئەبوونە شەقیان تێت هەڵەدا شەقی نەخواردایەتەوە دروستە وایە یاوانیە تۆ لەگوێی گا خەفتگی بەردەنگەکە کێز بەردەنگەکە فکرەکەی خوێڕیەکە وەکو خوات ئیستە گەرەکتە چی بکوژی ئیستە گەرەکتە توندوتیژی یان ئینقلابیگەری بکوژی غەڵەتە کرد
بێجات کرد. مافی هەر ئینسانێکە کە وەختێ ئەو مەجموعەیەی کە بەخۆی ئێژێت دەسەڵات کەرامەتی لە ژێر پێدا ئەنێت بەرەو کویلەیەتی ئەیوات لە بەرامبەریا بوێسێت و نابوودی کات. حەڵیت بوو ئەم حەلەق و بەلەق خۆشبەختانە پەیام و ناڕەزایەتیەکانمان تا ڕادەیەکی باش گەیشتۆتە لای دەسەڵات دارانی ئەم هەرێمە و بەچی پەیامەکە گەیشتووە عنتەر؟ بە هەڵخستن؟ چیت کرد؟ نامەت هەنارد، هەڵە خست، خۆت و سووتان چی کرد؟ پەیامەکەمان گەیشتووە چی دەرماڵانە گەرەکە 50,000 دینار باتایتە من ئەم دایتێ ئیتر ئەم عنتەربازی و خۆوەکو عنتەر هەڵخەرە و داخەرۆی نەگەرەک و ئەو یەکی وتی بەدیلی نەبوو سەدام حسین سۆسیالیست بوو خۆ هەڵی ناگری ئەمانە لیبراڵن کەچی تۆ سواڵت دەرماڵانە ئەەکەی. دەرماڵانە لە حکوومەتە لیبراڵە نادەن چاو دەرەهات کێژی بڕێ دەرس بخوێنی خۆ مردم وەزەف نییە تۆ بژێنیت لەگرا بازار حاکمە حاڵیتە. آخر ئێوە مشتی عنتەر تحتە ناو خوێنکار قسەی حەلەق و بەلەقکردن ئەوە ئەحمەقخانەز شێتخانەی مەرکەزیە کوێز ئەوە ئێوەی داگەسە دەرەوە. دەرەنجامدا بانگهێشت کراین لەلایەن چەند لایەنێکی پەیوەندیدار وەکو بەڕێز بافڵ جەلال تاڵەبانی لیژنەی ئاکتەقاندیوە باڤڵ جەلال تاڵەبانی ئەمە بانگەشت کریاگە. ئەم کاورا فرە مهمە. ئەمە داهاتووی ئێمەی کوردە. ئەیسە تێمەسەری با بکەوێتە قسە حەلەق و بەلەقەکانی تێمەسەری خوێنکار یعنی چی زانکۆ یعنی چی ئەمە کێس تێمەسەری ئەمە ئیستێژێ کێها هاتکەوە دەمێت و خەڵکی دەعایە بۆ حکوومەتە هەرێمەکەی خوێڕی خائینە بە ڕەفیقەکانە خائینە بە شتێک بە ناوی خوێنکار. ئەزانی بۆ خوێنکار مقدەس بوو؟ گوێ بگرە ڕۆڵێکیان تا حاڵیکەم. خوێنکار مقدەس نەبوو تاکەی. خوێنکار لە ئەندێشەی ئینقلابیە لە ناو مردمان مەرغوب نەبوو تاکەی مەرغوب نەبوو تا ئەو وەختەی کە خەڵک پێی وابوو ئەمە جووتیار و پاڵە و تەبەقەی کرێکار و چین کرێکارە کە ئینقلابەکە لە بەرامبەر سەرمایەداری. لە دوای شەڕ جیهانی دووەم ڕەوتە سۆسیالیستەکان و مارکسیستەکانە جەهان دەستیان شۆرد لە تەبەقەی کرێکار و وتیان تەبەقەی کرێکار تەوانە ئینقلابی نییە. لەگرا بۆ ئەووەڵین بار جەریانات خوێنکاری و دانشجویی هاتنە دەرەوە خۆ بنوێنن بە عنوانە هێزە ئینقلابی. لەوێ مەکتەبە فرانکفۆرت بوو بە تریبونە ئەوان کەسێک وەکو مارکۆزە. ئیستا هێزە ئینقلابی ڕۆخێنەرە سەرمایەداری بوو بە کێ؟ ئیتر چینە کرێکار نەبوو بوو بە خوێنکار. خوێنکارەکانە پاریس ئەگەر ڕادیکاڵ بوایان و ئینقلابی بوایەنە حکوومەتە فەڕەنسایان کێشا بووە خوار 3 ڕۆژ مقاومەیان بکردایە. بەڵام وانە بوو خەمزەیان کرد ئەنتەریاتیان کرد بۆیە شکستی هێنا مەیە 60 لە فەڕەنسا. لەو کاتەوە خوێنکار بە جۆرێک ئەرزشی پەیا کرد. ئەمە هاتە ئێران. ئەزانی بۆ سلێمانی وا لە ژێر تەئسیرە ئێرانە؟ ئەزانی بۆ لەبەر خاتری ئەوەی ئەلئقلیم کوردستان وا لە ژێرە تەئسیرە حیزبە تودەی ئێرانی ئەوانەی بە ئێوە ئێژن ڕوون ناکبیر لە ژێرە ئەدەبیاتە چەپە حیزبە تودە هاتبنە سەدەرەوە. حەڵیت بوو ئەمە حیزبە تودە بوو کادرەکانی یەکێتیە نیشتمانی ئاموزش ئەدا. حەڵیت بوو هەر ئەم جەریانە هاتە ناوە جەریان دانشجوییە ئیدئۆلۆژیکە ئێران لە ساڵەکانی هەفتاکانە. ئیستا خوێنکار بۆ مهمە
خوێنکار بۆ مهمە وتیان خوێنکار تەنیا جیلێکە کە ئەتوانێ ئینقلاب بکە بۆیە ئەرزشی پەیا کرد. یعنی نیگاهی ئیدئۆلۆژیک دریا هەروە کە تەبەقەیە کرێکار ئەوسا نگاهە ئیدئۆلۆژیک بوو و تەنها کولێک بوو کە ئەیتوانی نظامە سەرمایەداری لەبین بووە، بەڵام لە ڕەوەندێکە پۆست مارکسیستەکانت جەهەن لە تەبەقەیە کرێکار ناهومێت بوون، ئەوجا ڕۆشتە پشتە خوێنکار، خوێنکارەکانیش فەشەلیان هاورد. خوێنکار فەشەلی هاورد. ئەرکە خوێنکار ئەوە نەبوو، ئەرکە خوێنکار و ئەرک دانشگا ئەوە بوو کە عیلم بەرهەم بهێنێت. دانشگا زانکۆ فەرقەکاتەکە دەبیرستان و هایسکۆڵە. ئەوەی ئەڕواتە ناو زانکۆ ئێشێ حاکمیەت لە قاوی بۆ شلکە تا ئەو بتوانێت عیلم بەرهەم بهێنێت. ئێستا ئێوە وەکو تەلەبەی ڕەوزە خەریکن قسە ئەکەن، نە تەلەبەی زانکۆ تێ هەڵدریاک حەڵیت بوو. ئێستا تۆ بۆ خوێنکاری و مهمی دوو وەچی هەز لە لای ئێمە، دوو دەموچاو ڕوخساری هەز. ڕوخسار ئەوەڵ ئەوەی ئەڕواتە زانکۆ فێری سەقافەت و عیلم ئەبێ تا بە کەڵکی کۆمەڵگای ئێمە بخوا، یا نەخێر. خوێنکار مقدسە چون ئەتوانێت، چون بیر ئەکاتەوە، چون ڕوانگەیەکی ڕادیکاڵی هەست، وەکو ئەوەی کە خوێنکارانە فەڕەنسە ئەیانوود لە دەوڵەتە داهاتوو ئەبێ وەزارەتە ئیمەجینەیشنمان بوێت، وەزارەتە خیاڵکردن. تاو حەدە چوونە پێشەوە. تۆ هەر بەم قسانەی ئەیکەی ئەنتەر هەر ئیستە نەک بۆ کۆمەڵگای ئێمە واجبنی، بەڵکو تۆ زالووی لە کۆمەڵگای ئێمە، نەک تۆ هەنگاوی کۆمەڵگای ئێمە ناوەیتە بەرەو، نەک تۆ هێزە بەرهەمهێنەرە ئەقڵ و محتەوا و عیلم نیەی، نەک ئەوە نیەی، نەک تەکنەسیەنە گەورە و دانشمەند و عالەمە گەورە کە بتوانی ژێرخانە ئابووری سەنعەتی بۆ ئێمە دابنێت نیەن، وا هیچ کامتان ناتوانن دەڕنەفیسە فەحسە کارەبایە دروستکەن. نەک ئەوە نیەن، بەم بارەکەیشۆ بە ناوی هێزی ئاوەنگاردی پێشڕەوی کۆمەڵگایش نیەن. تێ هەڵدریاک تۆ ئیسەهاتی دەسەڵاتە ئیقلیمە کوردستان الحەبیبە هەتایی کردەوە، دەسەڵاتە دەوڵەتە عێراقیت هەتایی کردەوە. ئەی تۆ تەقیبە چی ئەەکەی ماستا و چی ڕیش زەریف؟ دەئیستە بۆ خەڵکیشی ئەحترام بۆ تۆ قایل وێ، تۆ نە عیلم بەرهەمەهێنیت، نە عالەمە گەورەیت، ئەو شوێنە تێ هەڵدریاگەی تۆ هەروەسە مەکتەب داوای دەرماڵانەیش ئەەکەیت و کچبازی خۆتیش ئەەکەیت و هەڵەخەیت و عیلمیش نایێریت و دەسەڵاتیش ئەهێنیتۆ و مانا و ماندەگاری ئەەکەی. تۆ بۆ ئەحترامەیەشێ بگرن لەسەر چی؟ لەسەر چی منیشی ئەحترامە بگرم؟ تۆ نە تەئەهودە هەست، نە کەسێکی بەسوود و بە کەڵکی لە داهاتوو بۆ کۆمەلگا بوو من کە شکۆ بۆ من بێری، کە دەسەڵاتی مادی بۆ من بێری، کە تێگەیشتن بۆ من بێری. تۆ حیچێکە نەهاورگە حیچ خەریکی دام ئەپڕۆسیێنیت و هاوکارە حاکمیەتی مەگەڕوانیە. ناوخۆی پەرلەمانی کوردستان لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان لەسەر جەم ئەم کۆبوونەوانەدا داکۆکیکاری سەرسەختی هەموو ماف و داواکاریەکانمان بینی وەک خوێندکارانی مافە خوێنکار چییە؟ ئادەی مافە خوێنکار چییە؟ هەڵیان بژێرە بە گوێرەی یاسای حەلیم، بە گوێرەی دەستوڕڵعەمەلە زانکۆکانتان. مافە خوێنکار چییە؟ چییە مافە خوێنکار؟ مافەکانمان کامەسە مافەکانە دەرماڵانە؟ ئەمەسە مافەکانە تۆ 40,000 دینار؟ کامەسە لەم مافانە بەحسیان ناکەن؟ مافەکانەمان. باوەڕەکەی ئێوە ئەوەنە لیلیان و لالاتان نیاگە باوەڕتان کردگە شتێکن
خەمزەکردن و عشوەکردن لەوەی کە مردمی نازانی چۆن دەست بووە بۆ حاکمیەتەوە دای پڵۆسانگە ئێژێ جەبێ کەسی وێم تۆم کردن بە کەس نە بە کەس شیایی نە بە نیمە کەس ئەخەم خەڵکە لە بێکەسی و فکرەکە تۆ عەدەدیکی ئەم خەڵکە حاڵی نییە نازانی زانکۆ چییە نازانی ڕساڵەتت تۆ چییە نازانی تۆ بە عینوانە خوێنکار بۆ ئەوەنە من تۆ بۆ ئەوەنە خۆ فشەکەی خۆ بز لە زانی بۆچی ئەم ئەحترامە لە خەڵکی داوا ئەەکەی بۆ ئیشی خەڵک ئەحترامە بنێت ئیلا ئەوەسە تۆ لە داهاتوە بە کەڵک ئەم خەڵکەتی تۆ ئیستە بە کەڵک نایی لە داهاتوە بە کەڵکتی ئیستە نەخیاڵ ئەفڕێنی نەچت گەورە ئەەکەی نەح ئەتوانی ئیدەیەک بیری تۆ هەرەوتی هەڵدریاگیتەوە ئێژی ئێوە ئاڵتەرناتیڤتان نییە نایچێژی سەدام حوسێن چ بوو کە ئەمانە ئاڵتەرناتیڤی بوون نایژی چون ئەقڵە ناگا چون بەزاعەتی نییە چون نۆکەری چون کەرهاتی حیوان ئەچیت فکرەکەی لە زانکۆ مهم بووی زانکۆ وەک خوێندکارانی ناڕازی بەبێ سڵەمینەوە و چاوپۆشیکردن لە هیچ کەس و لایەنێک لە هەر پلە و پۆستێکدا بووبن داواکاریەکانمان دەست پێ دەکەن لە سەرەتاییترین پێداویستی خوێندکارانی بەشە ناوخۆیەکان وەک ئاوی پاک بۆ خواردنەوە تاوەکو گەورەترین و دیارترین داواکاریەکان وەک گەڕانەوەی دەرماڵە بۆ ئەگەر تۆ حەتکە خوێنکار ناکەی حەتکە علم ناکەی ئەگەر تۆ حەتکە زانکۆ ناکەی سووک و سەلیمە خوێڕی مەقامە علم و ئاکادمیات تا ئەم سەتحە ناهاوردە خوار لە ئاوە پاک تا دەرماڵانە لە بچووکترینیان کە ئاوە پاکە تا گەورەترینیان کە دەرماڵانەس ئەمە چ ڕەبتێکی بە علم هەست چ ڕەبتێکی بە کارکرد تۆ بە عنوانە ئەو کەسەی کە بشوینە زانا یا ئەچێت هەست ئاوە پاک و دەرماڵانە ئەمە بۆ ئەیوەسنۆ بە خوێنکاران یعنی سلێمانی ئاوی تیان نییە حتا زانکۆکەی کە ئاوەکەی پاک نییە دێوەختی تەواوی خەڵکی سلێمانی ئاوی خراوە و توش خراوە ئەمە کەشف جەدیدێک و کردە ئەمەسە نەهایەتە خەلاقیەت تۆ ئەمەسە تو ئامەتە تەرجمە بکەمەوە بۆ دانشجویانە وڵاتە ئافریقایی بگرن 2000 شەقەتی هەڵبەن خجاڵەتی شتە خاسێکە کوڕە کێی تۆ خوێندکاران و وەک گەڕانەوەی دەرماڵە بۆ خوێندکاران و پاراستنی شکۆی زانکۆ و خوێندکارانی زانکۆ پاراستنی شکۆی زانکۆ خوێندکارانی زانکۆ کوڕە خاس پاراستنە شکۆی زانکۆ چییە شکۆی زانکۆ چییە شکۆی زانکۆ مەگەر ناوێ ئەو جێگە بێت کە ڕۆحە گەورەیە ملەتێک بێت کە بەرهەمی ئەقڵ و زانایی و علمیان بۆ تێرێ مەگەر ئەوە نییە شکۆی زانکۆ ئیستە شکۆی زانکۆ بە دەرماڵانە تێتۆ ئیستە بێشکۆ بووگە کە دەرماڵانە وە تۆ نادەن تۆ هیچ ئێعترازێکە بەرامبەر بە ئەساتیدە نییە بە دروسە ناوە دانشگات نییە بە نەبوون و کەمبودە ڕیسەرچ نییە بە نەبوونە ئازمایشگان نییە بە نەبوونە محتەوا و نەبوونە علمە بنەڕەتی نییە اعترازە بەوە هەز ئاوی تیان نییە زانکۆ بوو ئەمە ئەوەسی تۆ بە شکۆی دانشگا شکۆی دانشگا وەختێ پێشێن ئەکرێت تێ هەڵدریاگێکی وەکو تۆ بە ناوی زانکۆ تێت و ئێژێت نەهایەتی خواستە خوێنکار ئەمەسە ئاوەکەی خراوە خاسیکەن دەرماڵانەیشی پێ بدەن تا شکۆی زانکۆ نەشکێت ئەم قسە لە تۆ تەحمل ئەکری لە تۆ تەحمل ئەکری ئەم قسە کێ ئەساتیدە ئێوەس لەو زانکۆ وا هەر کامیان 200 شەق قەرزارە ئەم مردمەنە ئەوەنە شەق بخۆن شەق نەخواتەوە داواکاریەکانمان بەگشتی لە کۆمەڵێک خاڵدا خۆی دەبینێتەوە
کە بە کورتی ئەمانن: یەکەم، گەڕاندنەوەی دەرماڵە بە یاسا بۆ سەرجەم خوێندکاران. دووەم، گێڕانەوەی شکۆ بۆ زانکۆ و خوێندکارانی زانکۆ. دەی وەختێ دەرماڵانەیەندا ئەم جۆرە کە تۆ ئیژیتی شکۆی ژەگەڕێتەوە بۆ زانکۆ. وتر ئێژێ چوون سەدهات نەوەدیش هابەلای ئێمەوە. تۆ تەمام ینی سەقفە خواستەکانتان و ئەم ئەنتەریاتەی کردوتان تۆ ئێژی دەرماڵانەست. دەی وەختێ دەرماڵانە دریا هەر هەمووی تێتۆ. مە تۆ ئیسە نەدوت شکۆی زانکۆ چۆن شکیاگە ناتوت. گڕانەوەی شکۆی زانکۆ لە جێگەیەک هەماگەسێ جێ شکۆی زانکۆیان حەبس کردەوە لە ئاساییشە. شکۆی زانکۆ قەبزە نازانم چی بۆ هاتکە ئیستا بەریەدەن. چۆنە شکۆی زانکۆ نەماگە و ئیستا ئەگەڕێتۆ تۆریاگە وا لە ماڵە یەکێتیە دوو نەفەر ئەهەنێنە شوێنی تێت کۆر ئاخت تێ هەڵدریاگە خوێڕی. سێم، کەمکردنەوە و سنووردارکردنی ڕۆڵی ڕێکخراوە حیزبەکان لە نێو زانکۆ و پەیماگاکاندا. چوارەم، دابینکردنی پێداویست بۆ ئەیام خەڵکە چۆن ئێستەقدام بێ وەکو خوات؟ یعنی چۆن تۆ بەرئەگریت بە کارە حیزبی لە زانکۆوە؟ لەکوێی دنیا مەمنوع کریاگە فەعالیەتە حیزبی لە زانکۆوە؟ لەکوێی دنیا؟ مەگەر ئازادیە بەیان و عەقیدە نییە؟ مەگەر نییە؟ مەگە زانکۆ ناوێت نوێنەریوێ دەی تۆ عەقاید بووە ئەوێ بیدەبەرە پرسیار بیدەبەرە ڕەخنە. چۆن تۆ ئەمە لە ئەهودەت بەرنایە لە زانکۆوە؟ لاو بە فەزاکە فقط فەزای عیلم بێ. ئیسە فەزاکە فەزای عیلم وگە کەری وەکو تۆی داگەسە دەرەوە. ئەرێ ئەمانە گشتی پرۆپاگاندای ڕوو بە مەردەمن. بزانە خەڵکەکە گشتی ئەزانێ ئێوە سناریۆن بەڵام نازانێ چۆن سناریۆن. ئیسە دەرم خست و چەنی ئەنتەر و خوێڕیت. هیچ ڕەبتێکە نەزە بە زانکۆ هەسوو نە بە عیلم هەسوو نە بە ڕساڵەتە خوێنکار هەسوو. ئەم خەڵکە هەر لە خۆیوە لە خۆیوە فکرەکایەوە شتە مهمێکن. ئەهەمیەت ئینسان خۆی بەخۆی تێرێتی. ئەهەمیەت هەڵس و کەوتی ئینسانەکان ئەینوێنێت. حاڵی بووی سەرەکیەکان بۆ بەشە ناوخۆییەکان. پێنجەم، دابینکردنی پێداویستە سەرەکیەکان بۆ کەمپەکانی زانکۆ و پەیمانگاکان. شەشەم، وەکو چی پێداویستیە زەروریەکان؟ ساردی تانگەرەکە، لەفەی دۆنەر تانگەرەکە، پرۆتێکشنی جنسی تانگەرەکە. چین ئەم پێداویستیە ناوە کەمپەکان؟ چین ئەم پێداویستی ناوە کەمپەکان منزوری خابگاس. یعنی ئەمە ئێعترازاتە سنفی بوو. بزانە ئێمە وتمان ئێوە حەقتانە داوای پوڵ بکەن. حەقتانە پوڵی خۆتانە سروەتە ئەم مەردەمەسە سروەتە ئەم خاکەسە. کاورا بۆی نییە بێژێ تۆ بوو داوای ئەەکەی. ئەگەر منزورە ئێوە لە دەوڵەت ئەو شتەسە ئەینوێنن خمڵکە تەڵقە باوکی نییە هەنە مەردەمەسە نزەحمەتە مەردەمەسە. تۆش وەزیفەت ئەمەسە جواب دەرەوە بی بە مەردم. منەتە مەردم بەسەر تۆ بێت. وا خەریکی بە پارەی گشتیە مەردم دەرماڵانە ئەخۆی خیانەت بە مەردم نەکەی خائنە سەفڵە. وا خەریکی خیانەت بە مەردمەکەی. ئەمە خیانەتە بە مەردمە. ئەمە ماناکردنە دەسەڵاتە ئێوە خۆتاندان سنفیۆ کردگەسۆ. سنفە خوێنکارانم نەدیبوو تایستە. ئیتحادیە و سندیکای خوێنکارانم نەدیبوو کە تۆ وەکو جیلێ خۆت دەرخەی. ئیستا خوێنکاربوون تەبەقەیە ئیجتیماعیە. سنفە چییە ئیسە؟ پێداویستیمان هەست بیخە چاڵە چاوە. کردنەوەی جیاوازی لە نێوان زانکۆی حکوم و ئەهلی، وەرگرتن
گرتن و دامەزراندنی خوێندکاراندا ئەمانە دیارترین داواکاریەکە یعنی چۆن تۆ گەرەکتە ئەو تەبعیزە دروستکەی لە ناوە جامعە تۆ هەر لە ئیستۆ وتە لە دامەزراندنە فەرقێ بنێن لە نێوانە خوێنکارانە میلی و خوێنکارانە زانکۆی ئەهلی بۆ کاکە تۆ مفت خواردکتە و مفت پاڵە داگەسە و دەرماڵانەی شێگرتگە و حیتەرانە کردگە لێولایش تۆ ئێشێ بڕۆی ئیستخدام بووی کابرا پارەی هەسوو ئەڕواتە زانکۆی ئەهلی و شەهادەی خاستێریت و پرۆفسۆرە خاستێرن و ئەوان ئیستخدامەکەن بۆ تۆ بیکەن بۆ تۆ ئیستخدامکەن بۆ تۆ داوای ئەم تەبعیزە ئەەکەی تۆ های بە شوێنە بەرابەری و عەداڵەتە یا های بە شوێنە تەبعیزە ئەم تەبعیزە لە پشتە چیەکەی چون تۆ فەقیری بۆگەنی فەقیری و بۆگەنی فەزیلەتە ئەها ئەوە ئاو نییە ئەنا تۆ مەلەکەرە خاسێکی ئەوە جێگە نیە تۆ دزی بکەی ئەنا تۆ خازەتوانی دزیکەی وەختە گیانە دەربێ بۆ تۆزی گەندەڵی و دزی نییە پێتی نادەن فریایی ناکەوی ئەناخۆ کوڕ پێغەمەر نییەی وەسەر ڕکۆگەی پێغەمەر و سەر نەتە زیاگە دانێ خوێڕیت لەوانەی تر خوێڕیتر دێ ئەوە داخواست بوو کردە ئەوە هەبووی خوێنکاران بە یەک و دانیشتگن ئەمیانە داگەسە دەرەوە فەرق و جیاوازی بخەن لە نێوان ئەهلی و میلیە ئێمە بوون و لەگەڵ ئەم داواکاریانەشدا چەندان داواکاری ترمان پێشکەشی لایانی پەیوەندیدار کردووە دەمانەوێت هەموو لە ئەمە موهیمەکەیان بوون داخم چەندانی تریان چی بن پرۆتەکشنتان گەرەک بوو حەبی مناڵ نەبوونتان نەگەرەک بوو چیتان نەگەرەک بوو ئەمە موهیمەکانیان بوو وتە ئەم بە هەموو ئەقڵتانە و لەو پێگەی وا ئەقڵ تەولید ئەکرێت و لەو پێگەی وا عیلم تەولید ئەکرێت کە زانکۆ بێ تۆ هاتگیتە دەرەوە ئەمە نوێنەرانە تەمامە ئەمانە بوویت ئاگادار بکەینەوە لە حاڵەتی پشتگوێ خستنی داواکاری و مافەڕەواکانمان ئێمە وەک خوێندکارانی ناڕازی ناچار دەبین دووبارە فەنابەرینەوە بەر شەقام و بەردەوامی بین بە خۆپیشان مەسەڵەن ئەنتەر تۆ بڕۆیتە ناوە شەقام حتا بەیانی بزریکێنی وەکو چەقاڵ چه ئەتفاقێگەکەوێ مەسەڵەن تۆ بڕۆی ئەم جارەیش پێیتە دەر و ئەگە جێبەجێنەوێ تەهدید دەکەین تێنە شەقام دێ ئەوەنە بێرە شەقام حتا گیانە دەرەچێ ئەوەنە کەف بچەرێنە حتا گیانە دەرەچێ وەختی خاسی گیانە دەرچوو 40,000ەکە لە گۆشێک و بۆ دەرتێرن وەکو ئەنتەر هەڕاکەی بووی ئەمەسە ئێوە چی مەسخەرە ئەەکەن چی مەسخەرە ئەەکەن ئازادی مەسخەرە ئەەکەن عەداڵەت مەسخەرە ئەەکەن مبارزە مەسخەرە ئەەکەن ئینسانە ڕادیکاڵ مەسخەرە ئەەکەن چی مەسخەرەکەی ئەنتەر وەخوەت و قیافەتۆ خەریکی چی مەسخەرەکەی تۆ ئەم گشتە میکرۆفۆنە بۆ نریاگەسە بەردەسە ئەشیڕێنی و ئەنەڕێنی تێە کەسێ نییە باتە بەردەمە دانە مەدەنیەکانمان بۆیە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین جێبەجێکردنی ئەم داواکاریانەی خوێندکاران بە دەست پێشخەری بافڵ جەلال تاڵەبانی بە دەرفەت نەزان و بۆ لە بیربردنەوە و پشت گوێ خستنی گرنگترین و سەرەکیترین خاڵمان کە بریتیە لە دەرماڵەی خوێندکاران لە کۆتاییدا پێمان خۆشە ڕوونکردنەوەیەک بدەین سەبارەت بەو هەڵەلێک تێگەشتنەی لە نێوان ئێمە و بەشێک لە هاوڕێیانمان ڕوویداوە سەبارەت بە کۆبوونەوەکەی ڕۆژی یەکشەممە و لەوەرە باسکراوەکانی ناو کۆبوونەوەکە لێرەوە دەمانەوێت هاوڕێیانمان دڵنیا بکەینەوە کە بە هەمان نەفەسی یەکەم ڕۆژی هاوڕێیانتان کێن هاوڕێیانتان هاوڕێ ڕێگەی دەرماڵانەی 40,000 و 50,000ین ئەمانە هاوڕێ ئەجە و هاوڕایەکی خوێڕیت هەست چه هاوڕێهایەکی بۆگەنن ئەجەب ڕێگایەکی کەسیف ئەڕۆن هاوڕێ کوێ هاوڕێی توالت هاوڕێ کوێ هاوڕێی ئازادی هاوڕێی کوێ هاوڕێیانمان دڵنیا دەکەینەوە بابا تۆ هەر ئەزانی دەکەینەوە و دڵنیا و ئەمانە یعنی چی ئەمە ئینسان ئەم قسانە ئەکا حەیوان و مەڕ و ماڵات و کەر و قاتر و ئەمانە ئەم قسانە ناکە هەڵیتە
هاوڕیانمان ئەگەر خۆپیشاندان بەردەوام دەبین لە داواکردنی مافەڕەواکانمان ئەوە نە سوواڵ کە حتا گیانە دەرتێ خوێڕی بندیوارانە خۆرە دەرماڵ خوەر مافەڕەواکانمان بە گوێرەی کامە مافەڕەوە بە گوێرەی کامە دەستگاهە ئەخلاقی مافەڕەواکانەمان لەکوێ ئەم مافەڕەواکانەتان بۆتان نووسریاگە مافەڕەوا کورە ماف مافە ئیتر ڕەوایی نییە ماف مافە هەر کە مافە ڕەواس حەقە حەق تەکلیف نییە ئەفەهمی تێ هەڵدریاک مافەڕەواکانمان وەلێرەشەوە هۆشداری دەدەین بەسەرجەم ئەو میدیا و لایەنانەی بە پلان و پرۆگرام هەوڵیان داوە هۆشداری چی ئەدەی ئەنتەر هەر ئەو میدیانە خەریکن تۆ گەورە ئەکەن و دۆسیەی تۆ باس ئەکەن تۆ خودە حکوومەت و دەستگای پاراستن و دەستگای زانیاریت هۆشیاری چی ئەدەی مەسەن چه قەڵەتێگەکەی قەپەکەی تۆ میکرۆفۆنەکانیان یا ئێتە دەرەوە زیاتر ئەچریقێنیت خۆشیاری داداین لایەن بوون و خۆڕس بوونمان بخەنە ژێر پرسیارەوە و هەوڵیان تۆ بێلایەن و خۆڕسقی تۆ خۆڕسقت چیت ئەنگیزە چی و گەهاتکیتە خیابان مەگەر 40,000ەکە نەوگە خۆت ئێژی گەورەتەرینیانە دەرماڵانە دەی ئەمە تۆ دەرماڵانە هاوردکتێتێ خیابان خۆڕسقیت لەکوێ بوو ئەوەڵەن تۆ سنفی هەر ئەوەی کە چووگیتە زانکۆ خۆتە کردگەوە سنفە خوێنکار پس خۆڕسک نییەی زانکۆ تۆی دروست کردگە ئەمە یەک وەکو خوێنکار ئەوەی هاتکیتە دەر و ئەنتەریاتە کردگە و مەلەقت داگە و تەقلە لێداگە 40,000 بووگە نە ئازادی نە ئەوەی کە ڕۆشت بیتە زانکۆ لەوێ بیرت کردبێتەوە پێت وابێ مەسئولیەتێکی گەورە وا لە سەرشان تا ئەویش تعقیبکردن و بە شوێنچوونی عەداڵەت و ئازادی و کەرامەتی ئینسانیە تۆ بێتە خیابان و بێژی پێمان تەحمل ناکرێت ناتوانین چون ئەمە ڕساڵەتە ئێمەز کە لە ناوە حەقیقەت و واقعیەتا بین دەی تۆی سە خۆت خۆڵەکەیتە چاوە خەڵکی لە ئەوەڵە وتم ڕێزە علم بۆ ئەوەسە ئێژێ من دەستگاهێکم هەز کە حەقیقەت و واقعیەت دەرەخەم وانیە بۆیە تۆ ئەڕۆیتە لای دکتۆری ئێعتمادی پێیەکەی پێت ئێژێ سەرەتانە هەس و جەڵتە لێتی داگە و 50 دانە شەرەقە لێ ئەدا چون باوەڕەکەی ڕازێژێت و حەقیقەت هێژێ چون عیلمی واپێ دە ئیستە تۆ سەرتاپا درۆ بووی درۆزن تۆ ئەفەهمیت ئەمانە ئەفەهمین ئەسڵەن نافەهمی کەرێکی تەواوی وا ئێوە ئەم مردمتانە سەقەت کرد بە ناوە خوێنکار و مامۆسایی دانشگا و هۆسا و بەناوە خۆسە ئێوە مەلا کەمتیار و مەلای ژەهراوی و وەسا ڕەسوڵ و ئێوە کە ئێمە بلکێنن بەلایەنێک لەلایەنە حیزبیەکانەوە نەوەڵا خوا هەڵی ناگرێن نەلکیاگی ئەسڵەن خۆ دیار نییە ئەسڵەن دیار نییە ئەمە پاڤڵ تۆی دروست کردگە و خەریکی دیعاە بۆ 8 تەمووز ئەەکەیت و لە بەرامبەرە ئەم کودتای بەر عەلەی هەلاهورە تۆ هاوکێشەیت و سناریۆی بازی کردنی و خوا هەڵی ناگری و حیزب تازە دروست بووگە و ئەمە ئەسەن دیار نییە بە هاوکاری پاڤڵ جەلال تاڵبانی تکاتان لێ ئەەکەین قسەکانی پاڤڵ جەلال تاڵبانی مەخەنە پشتیەوە نەعسڵەن دیار نییە هوشداری دەدەین دێ ئەوە هوشداریەکەی تۆ من پێشێرم کرد بزانم چه غەڵەتێکەکەی ئادەی پێشێرم کرد تۆ سوور کارمەندە پاراستنی خوێڕی زانیاریت خوێڕی وەدڵنیابن لە بەرامبەریاندا ڕێکاری یاسایی دەگرینە بەر و دە بڕۆی ڕێکاری یاسایی بگرە خوێڕی تۆ ئەگەر ڕێکاری یاسایی ئەبەرگر وایی تا مجەوزت بۆ خۆپیشانە کرد کارن نایاساییت نەکرد خوێڕی تێ هەڵدریاک ئەگەر حکوومەتە من ئەو وە گوێ هەڵتمەوەسی
ڕێکاری یاسایی ئەگرینە بەر ئەی بۆ یەکێک نییە لەوێ ئیستە ڕێکاری یاسایی بگرێتە بەر تۆ بە ئینوانە ئاشوب چی و چوزانم ئاژاوە گێڕ بواتە یاسا ڕێکاری یاسایی ئەگرین بزانە من هەرگەرەکمە سابتی بکەم قسەکانتان حەلەق و بەلەقە دوو قەران ناهێنێ تەواوە قسەکانتان شەشمەنی پەنج قەرانە گشتیان هەڵیت بوو مشتێ ئەحمەق یابوون و ئەسڵەن فکر ناکەن و بەردەنگەکانتان ئینسانن و خەریکن ئێوە ئەوێنن ئەمەسە سەقەتی وەختیشی کۆمەڵگای ئێمە کاولە ئەمەسە خوێنکار مەسعود مەسروریش ئێژێ خوێنکار خوێندن بخوێنێ خوێنکار خوێندن بخوێنی تۆ سەیرە ئەم ڕستەکە یعنی چۆن خوێندن نەخوێنن ڕێگە نادەین هیچ لایەنێک و خۆپشاندان هیچ لایەنێک خۆپشاندان و ناڕەزایەتیەکانمان بۆ مەبەستی مزایدەی سیاسی خۆی بەکار بهێنێت ناوەڵە خوا هەڵی ناگرێ بە مەبەستی مزایدەی سیاسی نەبوو شەقەکانتان ئەوەنە تن بوو پاوڵ برتانی وتی خوا هەڵی ناگرێ و حەزی پێ ناکەم و زۆر قرسە و بەژێی تێڵم و ڕاست ئەەکەی و ناوەڵە ئەمە مزایدەی سیاسی نەبووە و ئەمە زەبرە ئێوە زەبرە شۆڕشگێڕانەی ئینقلابی ئێوە حرەکەتی بردەدووە و حکوومەتی بردەدا و خوا هەڵی ناگرێ و ترسیان و زیقیان کرد و وتیان خەریکین ئەکەوین و عجب محەممەد ئامانج خوێندکاری زانکۆی سلێمانی وە لێرەوە کاک حەکیم کاویش خوێندکاری زانکۆی سلێمانیە بەردەوام دەبێت بۆ پێدانی زانیاری محەممەد ئامانج عجب ئامانج باوکە محەممەدی داگەسە دەرەوە هەم ناوە محەممەدتان خراو کرد هەم ئامانج داوەشی باوا گەورەتان و ئەم بەردە کەسیفیەدانە هەمە ئامانج زیاتر لەسەر کۆتا کۆبوونەوەمان و لەسەر هەموو ئەو داواکاریانی کە پێشکەشمان کردووە بە کۆمەڵێک زانیاری وردی زیاترەوە با فەرمێن پەلەمەکەن جارێ پەلەمەکەن بۆ جوابانەی پرسیارەکان بۆسن تا کۆرە جارێ پەلەمەکەن قسەی فرەمان وا پێ و خوا هەڵی ناگرێ و ئەو نەعیلممان وا پێ و هەروە ئەیڕژێنین ئاچۆڕێ لێ مشەمەر پەلەمەکەن و حج پەلەمەکەن و خوا هەڵی ناگرێ و خیر لە کۆتاییە لە خزمەتان بەڕێزان سڵاوی خواتان لێبێت بەس بۆ ئەوەی لە یەک تێ بگەین چۆن سڵاوی خوا لە ئێمە بێت تۆ نوێنەرە خوای خوا لە دەروونە توا قسە ئەکات تێ هەڵدریاک سڵاوە خواتان لێبێ سڵاو هەنە خواست و تۆ پێشکەشی ئەەکەی بە ئێمە تۆ غەڵەت ئەەکەی بە ناوە خوا سڵاوەکەی لە ئێمە کێی تۆ مولحیدی کافری خوای مەسیحی چکارەی سڵاوە خواتان لێوێت تۆ سەیرام ئەنتەرەکە ئەمانە هەر ناتوانن قسە بکەن لەحزەیە فکر ناکەن وانە سرە ئەوتۆپایلەتە ئێژی کەر و قاتل و مانگا و هێسر و ئەم جۆرەشتان نەقسەکەن سڵاوی خواتان لێبێ پەیامەکەمان بگایەک تۆ مایکەکان دابگرن با پەیامەکە بگا ئایسە داخەت لەسەر تەنورە تێت ئەگا خەریکە ئەگا ئادەی باشە هاوڕێیان ئێمە وەکو هاوڕێیان وەڵا ئێمە هاوڕێی تۆ نیین تێ هەڵدریاک بۆ دەرماڵانەی 40,000 و بۆ کنارە مستەراوچوون تەکتوانین هاوڕێیان کە ئەمە ڕێگە ڕێگەی ئازادی ڕێگەی ئینسانیەت ڕێگەی کەرامەت کامڕ هاوڕێیان ئەدەبیاتە سەخیفە چەپ ئەمە ئەدەبیاتە چەپە تۆ حاڵیتە ڕەفێق هاوڕێ حەڤاڵ ئەمانە گشتی هینی چەپن هاوڕێیان دە ئێمەی چەپ ئەگەر چەپوین تاقیب بە ئازادیە تەبەقەیە کریکار ئەەکەین و ڕۆخاندن نظامە سەرمایەداری دێمن و تۆ هاوڕێین هاوڕێن ئەنتەرە 40,000 دەرماڵانە وەڵاوە بوتری ئاو مانگەرەکە و حەزی پێکەین و کارکردی تریشی هەن یەک تۆز مایکاندان داگرن بۆی پەیامەکەمان باشە پێمان خۆشە دەرەنجامی تەمان ئێستا چی خوێنکە یاران ئاخێزە کوردەوارە سربەخۆ جەماعەتێک داوای کالاو شتێکتان لێکەن ئەینوانەکەیان لێ بسێنن بۆیان بەهەنێرن بێزەحمەت
ئەوە وتم پێیان یاران تەماسە لەگەڵا بگرن ئیوانە پێبن. یاری کوردستانی چاوەڕێماکە ئەڵێ چیتان کردووە و وە گومانە لەسەر ئێمە هەیە ئەڵێن لە کۆبوونەکانە چیتان وتووە ئایا کۆبوونەکان مەستی شخصی بۆیە داکۆکیتان لە مافی خوێنکار کردووە پێم خۆشە داکۆکیتان لە مافی خوێنکار کردگە. بزانن خەڵکە کوردەوار وەختێ ئێمە بێعەقڵ ئەکەن وەختێ ئەمانە ئەوونە جی لە داهاتوویە ئێمە و جێگای ئومیدی ئێمە کاورا هەروە لە خۆی و قسە فڕائدا و نایژێت ماف چییە؟ ئەو جار مافە خوێنکار چییە؟ لەکوێ ئەم مافانە تاریف کریاگە بە گوێرەی کامە ئائینامە وە کامە پۆلیسی خەریکە بەحسەکە ئەویستە خەریکە لە پۆلیسی زانکۆکەی خۆیان ئێژێت بە گوێرەی دەستوری عێراقی ئێژێت بە گوێرەی یاسای نەنووسراوە حکوومەتە حەلیم ئێژێت بەرئەساس چی خەریکە قسەکە یان مەبەستی پێوەر و پێوانەیە ئینسان بوونە و لە کۆی گشتیە ماف بە عینوانە ئینسان بوون خەریکە قسەکە کامیان دەی ئەمانە ئێمە نایزانین ئەحیانەن ئەمانە ئەڕۆنە زانکۆ بێن بۆ هێمەی ئەوام باسیکەن تا ئێمە بزانین شتێک کەس بە ناوی ماف شتێکی کەس بە ناوی مافی خوێنکاران چییە ئەمە باشە بە دەرەنجامی کۆبوونەکانمان بکەم بۆ هاوڕێکانم و بۆ ڕای گشتی طبعاً دەرەنجامی کۆبوونەکان سێ جۆرە یەکێک لە دقەتان کرد ئەمە بۆ ڕای گشتی خەریکە ئێژێتی خەڵک بزانێ خوا هەڵی ناگرێ و ئێمە ئیستە گشتمان سکە شۆرەمان گرت و نەمانەزانی ئەم ڕۆڵە ئەنیشتەینانمانە تووشە چ قەیرانێ بووگن بەشکم و بۆ خاتری کاکەحمەی سلێمانی و داویان بگەن و ئەم مێشکانە نەگەنێن بەشک و داهاتوویەکی ڕووناکتر و گەورەتر و ئەوانەمانە بۆ بێنن بە عیلم و زانست و تێگەیشتن و ئەمانە ئەوەیستە گەرەکیسی دڵڕاوکێ لە ئێمە ڕاوە درۆ ئەکا خەریکە ئەوەی کەسافەت و ڕەشانەوەیە ئیکاتە ناو مێشکی ئێمە ئەری خەریکە ڕای گشتی مەسموم ئەکا ئاوسی ئەکا بە نادانی نازانی بە ئینحراف بە بەلاڕێدابردن ئاوسی ئەکا بەوە ڕای گشتی ئەنجامەکانی جێبەجێ بووە جۆرێکیان ئەمڕۆ چۆتە باری جێبەجێکردنەوە جۆرێکی تری دەرەنجامەکەی لە داهاتووا بێت یەکەمیان ئەوەی کە ئێستا جێبەجێ کراوە کە چونەتە کۆبوونەوەکە داوامان کردووە یەکەم داوای لێبوردن بکرێت لەسەر لەو خوێنکارانەی کەوا توندوتیژیان بەرامبەر کراوە بە سوپاس ئەمڕۆ باڵ تاالبانی لە پەڕی فەرمی خۆی لە فەیسبوک داوای لێبوردنی لەو توندوتیژیانە کردووە کە بەرامبەر هەندێک لە خوێنکارەکانمان کراوە دوو داوامان کردووە سەرجەم هێزە ئەمنیەکان لە بەردەم دەرگای زانکۆکان بکشێنرێنەوە بۆ ئەوەی شکۆ بۆ زانکۆکانمان بگەڕێتەوە دێ ئەمە نەمایش نییە دێمە ئەنتەریات نییە داوای لێبوردنمان لێ بکەن لە چی بوەرین لێبوردن یانێ وەسەرتانۆ تێپەڕن داوای لێبوردن لەکوێت بوەریەن لێو ببورن یانێ لێوە ڕەو بوون داوای لێبوردنمان لێ بکەن داوای لێبوردنتان لێکەین ئەو شەقانەی تێمان هەڵدان قوتانی دڕی ئەرێ وایوت بەڕێز خوێنکارانی ئازیز و بوەخشن لەگەر چواردانە شەقمان تێتان هەڵدا وایوت بینن هێزامنیەکان لە بەردەم زانکۆکان کشاونەتەوە سێم داوامان کردووە سەرجەم خوێنکارەکانمان کە لە سوزنەکانان ئازاد بکرێن بە سوپاسەوە هیچ خوێنکارێکمان لە سێ ڕۆژە منە بخۆم داواکە مەڵەم هەر کەسێک ناوی خوێنکاری لە یابماندا تێ ئەگەر شتێکی لەسەرە بە ئازاد بکرێت ئەوەی ئێستا من ئاگادار معلوماتمە بە هیچ خوێنکارێک لە سوزنەکانە ئەگەر شتێکی لەسەرە بە ئازاد بکرێ تۆ چکارەی تۆ کێی مەسەڵەن ئێوە ئیستە ئەهرۆمە فشارتان چ بوو پاڤڵ تاڵەبانی چووە دواوە ئێوە ئیستە خوێنکارانە زانکۆ لە ناوە خیابانا بوون و خەریک بوون بە کۆکتۆل مۆلۆتۆف دام و دەستگای حکوومەتی ئەسووتێن و یەکێتی هاتە هەشۆکە و برا ڕۆڵێمان قۆمیاوە هائی ڕۆخێنن و هاتن و ماستاویان کردبۆتان و بوومە قوروانتان و وامەکەن و ڕایگشتیمان
لێ فومەدەن و خەڵکمان بۆ نەهێن نەخیابان وابوو لەسەر چی تۆیان بان کردەوێت چون چویتە ناو خیابان هەنیە ئەنتەریاتە کرد هەنیە خەمزە هاتی وتە دەرماڵانە چوار شەقیانتی هەڵدای چویتۆ ماڵ ئێستا خۆیان بانیان کردی وتیان کوڕشتیری نەکەم و قەیناکا و هەر ئاشتی خاسە وەجێ قاروقین بێ دوو ماچم بەرێ و خەیچ گیان و زەریفەکەی بابا و قەیناکە ئەرێ بابا ئەمە کوێز ئەمە کناراوە ئەمە کۆمەڵگاز ئەمە جامەعەز ئێوە ڕوو بە کێ قسە ئەکەن ئەرێ ئێوە مخاتەبتان بەردەنگتان بزن و کار و کارمامزە یا ئینسانە کێن ئێوە کێن لەو جامەعە بووگن و نێرە کەر و قسە ئەکەن و ئینگار نە ئینگار بەردەنگ تۆ ئەحیانەن پرسیاریش ئەکا ئێژێ و قسانە بۆ منەکەی ڕای گشتی منم خەریکم قسانە بە من ئەەکەی بزانە ئینگلیسی وا کاکە پاوڵە فرە خاس ئەیزانێت پندێکیان هەزێژێ don't play with my intelligence بازی مەکە بە ئاگاهیە من بە زاناییە من بازی مەکە یعنی بە کەرم مەزانە یعنی لە مەقامی ئینسانی مەمهێنە خوارە تۆ ئەزانی خەریکی چ تەوهینێ بە خەڵکی و بەردەنگە خۆتەکەی تۆ ئێمە بەچی حاڵی بووگی بە مشتێن نەزان ئینسان هیچێک نییە بێجگە لە ئاگاهی نەوێ ها ئینسان هیچێک نییە بێجگە لە دانایی نەوێ ها چمکە ئینسان ئەفامی و ئەمڕۆژ بەسپاسەوە مەکتەبی دارایی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ڕاستپاردەی بەڕێز باڤڵ تاڵەبانی هەڵدەسێ بەدامیکردنی و پێداویستیە و مادیانەی باشە تێ هەڵدریاک دەی تۆ هەمووی ئەم پێداویستیانە باڤڵ تاڵەبانی جێبەجێی کرد ئیتر داخواستن لە پارلەمان و لە حکوومەتە حەلیم چ بوو هەردوو کوچکەی ئەەکەیت و باخراو نەوێ دەی ئەوە تۆ لە سەرەتا وت و تکاتان لێکم و بێن بە دەنگ پاڤڵ تاڵەبانی و سە پاڤڵ تاڵەبانی هەم داوای لێبردی پاڤڵ تاڵەبانی چەکارەس ڕئیسە حکوومەتە هەرێمە نوێنەر دەوڵەتە عێراقە سەرۆکی حیزبێکی تی هەڵدریا لەوێ کەوتگە و ئەو چ ڕەبتێکی هەست ئیستە دەوڵەتە بریتانیا بێت بڕوا تێ هەڵدانم مشتێ خوێنکارکە سەرۆکە حیزبت لەیبر و کۆنسەرواتیڤ تێ داوای لێبردنەکە تۆ لەکوێ دنیامتە دیگە سەرە کیسە شلەکە و پوڵەکە ئەدا حیزب حکوومەتە یا حکوومەت حیزبە ئەمە هەمووی ئەنتەریات و فەشەلیات و درو و فڕۆفیتاڵە چییە ئەمە ئەگەر مزایدەی سیاسی نییە و تۆ خەریک نییە دیعاە بۆ باڤڵ یعنی چی باڤڵ جەلال حسامەدینەکەی کە لە داواکاری خوێنکارانی ناڕازیدا پێشکەش کراوە و خۆشمان وەکو خوێنکار چاودێرین لەگەڵ لیژنەی ڕاستپێدرا وە پسپۆر نەکەی چاودێری بکەی حتمەنها لە دینارەکان بزانە ئەو شەوە وا ئەڕۆی دینارەکان بژمێری بۆ دەرماڵانە من پێت ئێژم کاسەیە ماس بخۆ بزانی بۆ لەبەرەوەی لیکی دەمە فرەوێ خاس بتوانێت ئەوە دەستبێری تۆ قەیدەم تا ئەو 25,000 بژمێری خوێڕی دانیشین بە ڕاستەریانەوە بە ئەنجامی کۆتایی بێگومان بە هەمانگی بەرپرس و ڕاگرەکانی کۆلێژ و پەیمانگاکانی کوردستان داواکارەکانیشمان ئەمانەی لای خوارەوەن کە چۆتە جێبەجێکردنەوە ئەمە ئەو داواکاریانەیەکەوە ئەمڕۆ چۆتە لیژنەی بۆ خۆب خەڵکی کوردەوار ببەخشن من هەر لەبەر خاتری ئەوەی ماهیەتە ئەو کەسەی کە پێی ئێژن خوێنکار بۆتان دەرکەفێت و بزانن کە خوێنکار یعنی چی و ڕساڵەتە خوێنکار چییە و فەرقیان پێ بکەن ئێمە لەبەر دوو چت احترامە خوێنکارەگرین یەک پێمان وایە ئەمانە داهاتوویە مردمێکن و ئەتوانن لە ئایندە و لە داهاتووە چرخەکانە ئەم کۆمەلگا بووە نەڕێوە یعنی بە خەلاقیەتیان بە عیلمێکە هەسیان ڕووبەری دووەمی ئەگەڕێتەوە بۆ قداسەتی کە جەریانات چەپدایان ووتیان ئەمانە پێشڕەون لە تەعقیبکردنە ئازادیە و ئەمانە ئەتوانن ئاوانگارد بن تۆ دیت ئەمانەی کە پێیان ئێژن خوێنکار هیچ کامیان نەون نەزان کۆ جێگەی بەرهەم هاوردنە عیلمە
نە ئەمانە ئەوانەنە کە داهاتووی ئێمە بن. ئەم تێ هەڵدریاگەیش یەکێکە وەکو لاهور و پاڤڵ و وەکو دام و دەستگای داپڵۆسێنەرە مەسعود مەسرور مسەفا مەسرور مەسعود مسەفا ئەمیش یەکێکە وەکو ئەوان دەستی ناکەوێ نۆکەری ئەنا هەرچیەکی پێ بکەن قبوڵێسی قوروان. ئەمە هیچ ئیحترامێکی نییە، ئەمە هیچ ڕێزێکی نییە. ئەمە لە مەقامی ئینسانیش هات کەسە خوار و ئێمە ئەخەڵەتێنێ. احترامێکە بۆ علم قائلین بۆ خاتری ئەوەسە کە ئێژین علم ڕاستی ئێژێ حەقیقەت ئێژێ و واقعیەت ئێژێ چون ئەتوانین ئەزمموی کەین و واقعیەتەکە دەرئەکەوێ. ئەوەی ئەم تێ هەڵدریاگانە وتیان مشتێ درۆ و فڕۆفیشاڵ و خۆفرۆشی و جیفەیی بوون و تێ هەڵدریاگ بوون بوو. هەر بۆیە ئەمانە شایستەی احترام و ڕێز نیەن، شایستەی بەردبارانکردن و هوو تف ئەدەم و چاوکردنن. با ئێمە یەکجار بۆ هەمیشە لەم سەرزەمینە شتەکان لە جێی خۆیان ناون. خوێنکار معنایی بوێت، زانکۆ معنایی بوێت، ئێعترازات معنایی بوێت، قیام معنایی بوێت. ئەمانە خەریکن هەرچی شتە ئەیکەنە ئەنتەریات و نەمایش بۆیە خەڵکەکە بێزار ئەوێ جێ تێڵێ دەرەچێ. بۆ چون خەڵکەکە نازانێ خوێنکار خوێڕی ئاواسە. جا ئەگەر خەڵکەکە بیزانێ دوو دەفعە بیدایەتە ناوی دەمی ئەمانە لە ناو شەقامەکانی سلێمانی تێڵا تڕێنیان کردایەنە بیان وتایانە تۆ حەقت نییە بەناوە خوێنکار تەوهین بە خوێنکارەکەی. ئەو جار ئەم جامعەت دروست ئەو خوێنکارە واقعی هاتە بەرەو قسەی ئەکرد. زانکۆ ئەبوو بە زانکۆ، مەردم ئەبوو بە مەردم، ئومەت کوردی ئەبوو بە ئومەت کوردی. دلیلی ئەمەسە چون ئەم سەرزەمینە گەورەی کوردی تیا نەبوو، هەرچی جڕوجانەوەر و دەعبای دەوڵەتانەترە بەسەر ئەم مەردمە سوار کریا تا هەرچی چمکە فاسد بکرێ، هەرچی هەڵس و کەوتە فاسد بکرێ لەم سەرزەمینەوە هیچێکی لە جێگەی خۆی نییە. ئەوە من بە ئێوە سابتم کرد ئەمانە کێن لا ئێوە خۆش.